سڵاو بەڕێزان، من مامۆستا سوارە شێخ حوزێنیم لە شاری هەولێر و ئەندامی ڕەوتی هەڵوێستی نیشتیمانیم. هەڵدەستم بە پێشکەشکردنی بابەتەکانی مافی مرۆڤ بە پێی دەستوری عێراقی و یاساکانی هەرێم بە کورتی. هیوادارم جێگای ڕەزامەندیتان بێت. بەشی چوارەم بریتە لە مافی دەنگدان و هەڵبژاردن. بەڕێزان، لە دەستوری عێراق لە دەروازەی دووەم تایبەت بە ماف و ئازادیەکان هاتووە. لە بەشی یەکەم کە مافەکانە و لە لەقی یەکەمی بەشی یەکەمی مافەکان کە مافی شارستانیەکان و سیاسەکانە ئەویش پێکاتوە لە چەند مادەیەک. ئەمڕۆ تەنها باسی مادەی 20 دەکەم لەگەڵ ڕوونکردنەوەیەکی کورت. مادەی 20 دەڵێت هاوڵاتیان و پیاوان و ژنان مافی بەشداربوونیان هەیە لە کاروباری گشتی و سودمەند بوون لە مافە ڕامێرەکان هەیە بە مافی دەنگدان و هەڵبژاردن و خۆپاڵاوتنیشەوە. بەڕێزان، هەڵبژاردن مافێکی هاوڵاتیە بەکاری دێنێت بۆ دیاریکردنی نوێنەری خۆی بۆ بەڕێوەبردنی بەڕێوەبردنی وڵات. ئێستا لە عێراق بانگەشە دەستی پێکردووە بۆ ئەنجامدانی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەژێر چاودێری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق. لەم بانگەشەیەدا لیستەکان و هاوپەیمانەکان و سەربەخۆکان هەڵدەستن بە ڕاگەاندنی بەرنامەی سیاسی خۆیان. بمەرجی هەڵبژاردن دەبێت بە تایبەت لە عێراق 18 ساڵی تەواو کرد بێت و کارتی دەنگدانی هەبێت و تەندروستیشی تەواو بێت. لێرەدا پرسیارێکمان دێتە پێشی کاویش گرنگە: ئایا هەڵبژاردن تەنها مافێکی دەستوری یان ئەرچێکی نیشتیمانیشە؟ ئەم مافە هەر تاکێک لە کۆمەلگای سیاسی هەیەی بە پێی بنەمای یەکسانی مافەکان گرنگی هاوڵاتیە، چونکە زۆر گرنگە بۆ هاوڵاتی. هەروەها ڕاگەاندراوی جیهانی بۆ مافەکانی مرۆڤ لە ساڵی 1949 لە مادەی 21 دیاری کردووە مافی هاوڵاتیە چ بکات؟ بەشداری بکات لە بەڕێوەبردنی وڵات. هەڵبژاردن مافێکی سەرەکیە لە عێراق بێ جیاوازی بێ جیاوازی ئاین، ڕێگەز و نەتەوە. وەکو گوتمان، تەنها ئەگەر لایەنی دەرونی تەواو نەبێتە. ئێستا وەڵامەکە ئەوەیە: لەبەر ئەوەی ئەم مافە گرنگە و بە ئەرچی نیشتیمانی دانرێت چونکە بۆ بەرژەوەندی گشتیە، واتە هیتۆ نییە بەتەنها بۆ بەڕێوەبردنی وڵات پێویستە گشت بەشداربین، بە گروتین بەشداربین تاکو دەسەڵاتێکی سەرکەوتوو بێتە بەرهەم. لەگەڵ ڕێزم واتان لەگەڵ.